راپۆرت و پێشبینیان رووسیا دناوخیاکردن و تێچوێ ئۆپەراسیۆنên لەشکریان رووسیا لە سووریە گەهشتیە بەهتەرژێ 2 ملیار دۆلار. ئەف چەندووە دەکەی و رووسیا هەوڵە کۆنتڕۆلکردنا غاز و نەفتە سووریە بدێ. سەمیر ڕەمان شارەزای بوەرێ ئەبوورید راپۆرتەکەدا بەڵاو کرد و تێچووە هەبوونە هێزن رووسیە لە سووریە لە گۆری و پارتیا یا بلۆکۆیا رووسی ئەشکەرە کری 140 ملیار روبلێ رووسیە و دکێتە 2.4 ملیار دۆلاری ئەمریکی. شارەزای ناوهاتیش بۆ ئەلعەرەبی ئەلجەدید گوت و ئەو تێچوو لەسەر موچە سەربازان و بەهایە موشک و کەلوپەلێن لەشکری و سوتەمەنیە تێدا بەشکردن. هەروەها سەمیر ڕەمان گۆتجیک و ئەو چەکەن لە سووریە ژە ئالیە رووسیە هاتنە بکار ئەنین ji بۆ سەردەمە یەکیتیا سۆڤیێت دڤەگەڕن و هەروەها جۆرنا چەکێن گەلک پێشکەتی هاتنە بکار ئەنین و ئەو ژیوەکە تاقیکردنێ. ژێ ئالیە خۆڤەژی ژمارەیەک پسپۆرێن سووری داناخویاکردن و رووسیا دخوازێ وزە و نەفت و غازە سووریە بخێتە بن کۆنتڕۆلا خۆدا. ئەوژی پشتی و دیمیتری ڕۆگۆزین سەرۆکۆزیرن رووسیە ڕاگەهاند و ئەوێ دووبارە ژێدەرێن وزەیە لە سووریە ئاوا بکەن. هەروەهاوان پسپۆرên سووری ئەشکەرەکردن و رووسیە لە باژارێن نەوەڕاستە سووریە مینە باژارێ حومسێ و گوندەوارên وێ و یەدەکاوەیە غازێ ڕێژەیەکە گەلەکە خستیە بن کۆنتڕۆلا خۆدا. عەبدولقادر عەبدولحەمید شارەزاد بوارێ وزەیەدا ڕاگەهاند و لەسەر دەخوازە ڕژێمە سووریە نها پرۆژەیەن کەهرەبا سووریە کەتنە بن کۆنتڕۆلا رووسیەدا و ئەوژی دەکۆ ڕژێمە سووریە قەرزێ خۆپێ بدێ و بە پشتەوانیا رووسیە لەسەر دەسەڵاتێ بمینێ. بەری چەند ڕۆژان جواتە دوومەیە رووسیا پرۆژە بریارە فەرەحکردنا بنگەهێن لەشکریەن رووسیە لە سووریە و لێ گۆری ڕێککەوتنە ناوبەرە ڕژێمە سووریە و رووسیادا وێ بۆ دەما 49 ساڵان بمینن پەسەند کرد.